ئەڕێنێ دەنکوور خانمێکی عێراقیە و یەکەم شاجوانی عێراق بووە. ڕێنێ لە مانگی کانون یەکەمی ساڵی 1925 لە شاری شانگایی چین لەدایک بووە. دواتر کە سوکارەکەی گەڕانەوە شاری بەغدا و ماوەیەکیش لە شاری لەندەنی بەریتانیا نەشتەجێ بوون. یەکەم شاجوانی عێراق شوێنکەوتووی ئاینی جوولەکە بووە و باوکی یەکێک بووە لە پزیشکە بەناوبانگەکانی عێراق. خێزانەکەی یەکێک بووە لە خێزانە ڕەسەنەکانی بەغدا. باپیری یەکێک بووە لە پیاوانی ئاینی جوو. هەروەها ڕۆڵێکی گرنگیان گێڕاوە لە هێنانی پەڕە و چاپخانە بۆ عێراق کە یاریدەدەر بووە بۆ پێشکەوتنی ڕۆشنبیری ڕۆژنامەگەری لە مێژووی عێراقدا. چاپخانەی دەنکوور لە ساڵی 1904 لەلایەن خێزانەکەی ڕێنێەوە دامەزراوە. یەکێک بووە لە بەناوبانگترین چاپخانەکان و سەدان کتێبی گرنگ لەو چاپخانەیە چاپ کراون. ئەڕێنێ دەنکوور لە سیوەکی کانون یەکەمی ساڵی 1946 وەک یەکەمین شاجوانی بەغدا دیاری کرا. ئاهەنگی دیاریکردنەکەی لە یانەی فڕۆکەوانی عێراقی بۆ ڕێکخرا. لە ساڵی 1947 وەک شاجوانی تەواوی عێراق دیاری کرا. لەو کاتەدا تەمەنی 21 ساڵ بوو. لە مانگی تیشینی دووەمی ساڵی 1947 ڕێنێ هاوسەرگیری لەگەڵ نەعیم دەنکووری ئامۆزای کرد. هاوسەرەکەی شاجوان یەکێک بوو لە سەرمایەدارەکان و خاوەنی یەکەمین کارگەی کۆکاکۆلا بوو لە عێراق. لە ساڵی 1968 خێزانەکەی بەهۆی ئەوەی جوولەکە بوون عێراقیان جێهێشت، بەڵام ڕەتیان کردەوە ڕوو لە ئیسرائیل بکەن و چوونە شاری لەندەن. بەهۆی چالاکی هاوسەرەکەی لە بواری ڕۆشنبیری و مێژوو زانست شاژنی بەریتانیا نازناوی سێری پێبەخشی. ڕێنێ دەنکوور لە 9 تەموزی ساڵی 2008 بەهۆی توشبوونی بە شێرپەنجەی مەمک کۆچی دوایی کرد. تا کۆچی دواییشی ئاوەتەخواز بوو جارێکی تر سەردانی شاری بەغدا بکە.